ئەمڕۆ لە پارکی هەواری شاری سلێمانی سەرکۆ فستیڤالێک سازکراوە تایبەت بە خواردنە کەلتوریەکان کە بێگومان لەلای ئێمە کوردانیش زۆر گرنگی خۆی هەیە. ئەم فستیڤاڵە لە پاڵشە بەرهەمی خۆماڵیش هەر نمایشەکرێ. بۆی کە لەسەر زیاتر زانیاری وەرگین ئەڕێنە لای هاوکارمان تەرزە سڵاوی لێبێ ئەم فستیڤاڵە لە کەیەکەوە بۆ کەی کاتەکەی ئەخایەنێت چەند ڕۆژ لە کەیەکەوە کراوە بێت و کامێک لە بەرهەمە خۆماڵیەکانی تیا نمایش کراوە. سڵاو لێ بێت تەرزە. بەڵێ سلااو لە ئێوە بێت، سلااو لە تاوای بینەرانی خۆشەویستی کورسات بێت، بە ئومێدەم هەینێکی پڕخێر و خۆشیتان هەبێت، تەندروستی هەموو لایەکتان باش بێت. بەڵێ ئەمڕۆ لە پارکی هەواری شار فستیڤاڵی پاییزە کە ئێمە ینی چەندین پرۆگراممان کردووە لەسەر لێرە و لەوێ لەسەر فستیڤاڵەکان. بۆ ئەمڕۆژ فستیڤاڵی پاییزە تایبەت بە نمایشکردنی زۆرێک لە بەرهەمە ناوخۆیی و کللتوریەکان لێرە نمایشەکرێت بە خۆشحاڵیشەوە. کۆمەڵی هەنگاوانانی کوردستان با هەنگوینە سروشتی تایبەتەکانیان لێرە بەشدارن و لە هەمان کاتە خواردنی کوردەواری و هەندێک بەرهەمی وشکش لێرە هەیە. بە خۆشحاڵیەوە ناوەندی سلێمانی کۆمەڵی کوردستانێکی سەوز بە هاوکاری پارکی هەواری شار توانێتی فستیڤاڵێکی سێ ڕۆژە کە لە 12ی ئەم مانگەوە تاوەکو 14 مانگ لە نێو پارکی هەواری شار بەردەوامی هەیە و ئەمە هەنگاوێکی زۆر باشە نراوە بۆ ساختکردنەوەی زۆرێک لە بەرهەمەکان و شێوازی ئەوەی کە چۆن خاوەنکارێک کە دەزایەتە کارێک چۆن قۆناغ بە قۆناغ ڕابهێنرێت و بەشداری نێو فستیڤاڵەکان بکات. جا بۆ ئەوەی زیاتر لەسەر ئەم بابەتە قسە و باس بکەین لەبەرەوەی ئامانجی سەرەکی ناوەندی سلێمانی کۆمەڵی کوردستانێکی سەوز لەسەر ئەم بابەتەیە کە چۆن تاکەکانی نێو کۆمەڵگا فێری بە بازارکردنیان بکەن لە نێو فستیڤاڵەکانە و چۆن بتوانن ساختکردنەوەی بەرهەمەکانیان بکەن کە زۆر کات خاوەنکار گرفتی ئەوەی بۆ دروست ئەبێت کە بەرهەمەکەی ناتوانێت بە شێوازێکی زۆر باش بە هەم کڕیارانی خۆشەویست و هەم ئەو کەسانەشی کە خوازیاری ئەوەن بەرهەمەکەی لێ بکڕن ناتوانێت چۆن ساغی بکاتەوە. بۆیە پێم خۆشە بچمە لای خاتونێکی بەڕێز ئەوی شیلان عەلی کە بەڕێزیان سەرپەرشتیاری ناوەندی سلێمانی کۆمەڵی کوردستانی سەوز لەگەڵمانابێ. خاتونگیان بەیانیت باش، هەینیت باش؟ زۆر سپاس، بەیانی شاری سلێمانی باش، بەیانی بینەران باش. بۆ ئومێدم ئەوەی ئەمڕۆ کە لە فستیڤاڵەکەی ئێمە بتوانن لەو بەرهەمانە بەشدار بن و بتوانن میوانی ئێمە بن لە فستیڤاڵەدا. زۆر باشە. شیلان خان لێرە و لەوێ ئاماژەم بۆ کرد ئێمە پرۆگرامی زۆر جیاوازمان کردووە لەسەر بەڕێوەچوونی فستیڤاڵە خۆماڵی و خواردنە کولتوریەکان. ئێوە جیاوازیەکەتان لە چیا بوو کە ئەم فستیڤاڵی پاییزەتان ڕێخست تایبەت بە بەرهەمە خۆماڵیەکان؟ دەستەکانە خۆش بێت. طبعاً مێژووی هەفتە بازار نەک فستیڤاڵ ئەگەڕێتەوە بۆ دەی 2012. ئێمە وەکو خۆم کە ئەندازیاری کشت و کاڵی بووم لە 2010دا ئێمە ڕاهێنانمان پێکرا لەسەرەوەی کە چۆن خاتونەکان ڕابێنین لەسەر ببن بە خاوەنی پرۆژە. ڕاستە ئەتوانیت ئەو ڕاهێنانە بکەیت، بەڵام لە کۆتا جار چۆن ئەتوانیت ئەو خاتونە بخیتە ناو بازارەکەەوە بۆی بتوانێت هەم بەرهەمەکەی ساخت بکاتەوە هەمیش ببێ بەداهاتێ بۆی. لە ڕاستیدا تقریبا هەتا ساڵی 2012 لەو واردایشم کرد کە ئێمە خۆمان لە بڵین مەملەکەی عەمان لەوێ ڕاهێنانیان پێکردین و شەهادەی ڕاهێنانی نێودەوڵەتیان پێداین خۆشبەختانە. لە دوایەوە ئێمە هاتین بە خۆشحاڵی و ئەڵێم کە ڕێکخراوی سیدیۆ ئەو کاتە ڕێکخراوی مات زۆربەی ڕێکخراوە NGOکان هاوکار بن بۆ ئەوەی دەستی ئێمە بگرن کە بگەین بەم قۆناغا. یەکێک لە ئیشەکانمان لەو کاتەدا ئەوەیە کە ئێمە 25 خانممان هەڵ ئەبژار تقریبا 625 خانم من ترێنینم پێکردن ڕاهێنانم پێکردون لەسەر چۆنەتی دەستپێکردن لە پرۆژەی بچووکە. لەگەڵ کێشە لەگەڵ ئەو فیئانەی کە نەخوێنەوارن یان هەندێک خوێنەواریان هەیە، چونکە ئەوانە ئێستا چینێکن کە وەلا نراون خوێنەوارێکی نیانی تۆ چۆن ئەتوانی بهێنیتە ناو بازار. خۆشبەختانە ئێمە لە دەڤەری شارە زور ئەمە تاریخی 2008 هەتا 12 لە 12 بە بازارکردنەکە بووە لەگەڵ شارباژێرە. ئێمە ئەو خاتونانە 25 ڕۆژ ترێنینمان پێکردون ڕاهێنانمان پێکردون لەسەر ئەوەی کە تۆ دەستی بگری وردە قۆناغ بە قۆناغ کە تۆ بەرهەمە
بەرهەمەکەی بکەی لەبەر ئەوەی باگراوندی و شاری سلێمانیان بڵێن هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە لە پرۆژەی کشتتوکاڵیا سەرکەوتوین لە مناڵێکەوە بیگرا زانیاری هەیە لەسەر پرۆژەی کشتتوکاڵی من بە پرۆژەی کشتتوکاڵی داخڵ بووم خۆشببختانە ئێمە لەو 25 کەسە کە داخڵی پرۆژەکانمانەکرد پێنجمان هەڵ ئەبژار کە بێتە دەرەوە وردە و دە لەم پێنجە زیاتی کرد بە ئامانەتیشەوە ئێمە بێڵێن دەی 2012 خاتونەکانی منطقی چوارتا هاتن ئەم بازارانەیان دروست کرد دوای ئەوە چەند قۆناغی ئێمە ئیشمان کرد لە من 16 پرۆژەی هەفتە بە بازارکردنم کردووە تا 2016 لە 2016 ئێمە وەستاین لەبەری وای لێ هاو مجموعەیە گروپ هاتنە پێشەوە مجموعەیە خاتونیان وەرئەگر خێرا ئەیان خستە ناو بازارەکە من ئەمێ ئەو قۆناغی 2012 زیندوو بکەمەوە دەست پێ بکەمەوە ئێمە ئەگەر سیرکەین مجموعەیە گروپمان هەیە لە خاتونەکان کە بڕوا ئەەکەی لە هەفتە بازارەکانە زۆر کێشە و مەشاکیلی بە بازرکردنەکان بووە ئەمە ئەو ئێستا ئێمە وەکو لێپسراوی ناوەندی سلێمانی کۆمەڵی کوردستانێکی سەوز ئەو قۆناغە لێرە دەست پێ ئەەکەینەوە بەڵام بەچی بۆ خاتونانە بۆ ڕاهێنانە بۆم ئەوان دوایی خواستت لەسەر چیە چکە بۆی خاتونە خواستەکەی خۆیان پێ بڵێ ئەو کاتێ ئێمە بەڵام لەسەر چیش لەسەر بەرهەمی خۆماڵی و ناوخۆ ئێمە بە پشتیوانی جوتیارەکان بین جوتیار ڕاستە کات هینی ئەوەی هەیە توانێت ئەوەی هەیە کە بەرهەمەکە بە ئەیکێ بە بازاری بکە ئەیکێ بهێنێتە ناوەوە ئێمە دوو چین زۆر وەلاندراون چینی جوتیارە گەر سێری بکە ئەو خۆڵە ئەگەر سێریکە لە خۆڵەوە هەنارت بۆ دروستەکە لە خۆڵەوە مجموعەیە بەرهەمی خۆماڵی بۆ دروستەکە باشە لەو ئەسەندرێ بە نرخێکی هەرزان باشە ئەچێتە بازاری ڕەش لە بەیانی تۆ تا ئێوارە لە کورسات ئیشەکەیت وایە ئەڕۆی تۆ چی ئەوەی ئەو پارەی لە کورسات وەرێگری ئەیەیتەوە بە بازاری ڕەش کابێمە ئەمانەوێ ئیشش لەسەر نرخەکان بکەین جوتیار کێشەی ئەوەی هەیە ناتوانێت بە بازاری بکە حلی ئەوەشمان داناوە کێمە پێشووتر ئەو بەرنامانەمان کردووە بۆیە پێم خۆشەوەکو کۆمەڵی کوردستانی کیسە و سەوز شەکوامان بۆیە شەکوامان بە لەلایەن خاتونەکانەوە مەسەلەن ئیشەکەیانێنە دەست دوای ناتوان بە بازارکردنەکە بکە ئەی تۆ چۆن ئەیهێنیت وانە ئەهێنیتە دەرەوە ناتوانێت بەرهەمەکەی ساکاتەوە بۆیە بە خۆشبەختانە ئەمە لێرە قۆناغەیەکە کە من ئەمەوێ زۆر سوپاسی لیلاخان بکەم چکە لیلاخان ینی هاوکارە بۆ ئەمە لەگەڵمانە بۆ کاکفەریدون کە بەرەوبەری هەواری شارە سکوریتیەکان با بڵێن ئاسایشەکان کە هاتوون پشگیری ئێمەکەن ئێمەش خۆبەخشانە ئیش ئەەکەین ناینە ئەوەیەکەوە ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز بیر لەوە بکەنەوە خاتونێ بێنین و تەمای ئەومان هەبێت کە پارێکی زۆر یان مەبەستمان بێت کە پارەکەی لێوەربگرین یان هەدەفێکی تری لە پشتەوە بێ لەبەرەوە بە هەموو شێوازەکان ئێمە وەکو کۆمەڵە زۆربەی تەوارەکانمان جوڵانەوە بەڵام زیاتر بەلای چە بەلای کشتتوکاڵە زۆر باشە دەستەکانە خۆشبێ ڕوونکردنەوەی زۆر باشتیە ئەم سابوونانی کە لێرێ سروشتیە ئەمەش دەستی کاری خاوەن کارێکە ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەمە قۆناغ بە قۆناغ توانیوێتی لەسەر ئەو سیستمەی کە بە ڕێستانداتان ناوە زیاتر کارەکەی نمایش بێ طبعا ئەمێکێکە لەو سابوونانی طبعا لە هەنگوین دروستەکرێت لەگەڵ زەیتی زەیتونە لەگەڵ گیا سروشتیەکانە باشە ئەمە خۆی هەر هەنگوینی نۆڕەبابی هەبووە ئەگەر کەسێک زیرەک و ئازابێ بیەوێ خۆی دەرخا بەڕاستی لە هەنگوینەکەەوە ڕۆشتووە بازاری لەسەر هەنگوینەکە کردو تا دەرکەوتووە ئێمە کێشەیەکمانێ خەڵک ئێوەیە سەر دەرکەوێ بزەبێت دواتر ئەمەی دروست کرد هەندێک زویتی تری دروست کرد ئەمە شامپۆیەکە کە بۆ جسم بەکارهێنرەوە شامپۆیەکە کە بۆ قش بەکارهێنرێ لەو لە گژوگای سروشتی لە هەنگوین لە زەیتی زەیتون خاتونێکمان هەیە طبعا ئێمە دوێنێ ئیشمان لەسەر ئەمانە کرد وردەوایەنەوە ناو بازارەکە ئەویش هەر بەرهەمی زەیتەکانی هەیە بەڕاستی بۆیە ئێمە ئەمانەوێت بەرهەمی خۆماڵی ناوخۆ و پشتیوانێکیش بین بۆ جوتیارە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ وتەکانە شیلان خانگیان پێمان خۆشە بچینە لای هەندێک بەشدار بووی تر زۆر بە کورتی هیچ پامێکی تر ماوە بڵێ پامەکە تەنها ئەوەیە ئێمە داوا لە شاری سلێمانی ئەەکەین کە هاوکارمان بن لەو شێوازەی یان لەو با بڵێن زیادە ڕۆیانی کە ئەکرێ طبعا خۆی کوردستانێکی سەوز زیاتر بەوە ناسراوە کە سەوزکردنکە بەڵام ئێمە زۆربەی شتای لە خاکەوە دەست پێ ئەەکەین لە خاکەوە دەست پێەکەین بۆ بەرهەمەکان بۆ ئەوەی کە ئینتاجت هەبێ بەڵام پێش ئەوەی ئێمە بیلەوە بکەینەوە ئەبێ خەڵکەکە ئامادە بکەین بۆ بە بازارکردن یەک کێشەی تریش هەیە بەڕاستی یعنی لە ناو سلێمانەکە دەرەچی بە هەر دەواازەیەکی شارە کۆمەڵی سیارە وەستاوە بەرهەمەکانیان ساغەکەنەوە ئەگەر ئێمە شارەوانی هاوکارمان بێ و خەڵکیش هاوکارمان بێ دوو بەرنامەمان هەیە
دوو بەرنامەمان هەیە کێسە دەستمان پێ کردووە ئینشاڵڵا لە بەرنامەی داهاتەوە بۆ کورسات بەرنامەی ترمان هەیە کە زۆر بە زانیاری کراوە ئێمە ئەمانێ ئەو بابەتانن لەو سەرجادانە نەمێنێ یعنی بەلایانی کەمەوە شوێنێک دابین بکرێت لە دەرەوەی شار و لە ناوەی شار ئەوانە هەمووی کۆ بکرێت و کێشەشیان چیاڵە ئێمە ناتوانین ئەم جێگەیە بەجێ بێڵم کەسێک نییە فرۆشتنکە ڕێگەی کشماندانەوە بۆ ئێمە ئەندازاری کشتتوکاری زۆر باشمان هەیە 5,000 ئەندازیار تەخەڕوجی کردو ئیشیشمان لەسەر و 5,000 کردو کە ئێمە بتوانین بە شێوەیەکی زانستی طبعا ئەو زانیارێکی پێەیە بەس ئایا چۆن ئەتوانین بە شێوەیەکی زانستی کار لەسەر بوارەکان بکەین دەستا خۆش بێ زۆر سپاس ماندوو نەبیت بەڵێ ئەوەی کە هەیە هەفتە بازاری فستیڤاڵی پاییزە لێرە بە پیوچەکانی خات و شیلان ئەیانەوێت زیاتر لە ڕووی زانستیەوە خاونکارەکان بە شێوازێکی زۆر باش ئامادە بکرێن و قۆناق بە قۆناق تەواوی بابەتەکان ڕوون بکرێتەوە لەلایەن ئەوە نەبێت تەنیا کۆشکێکی بدرێتێ و بەرهەمەکەی تیاساق بکاتەوە نەخێر بە پێچوانەوە ئەبێت بە تاوەتی خۆی ئامادە بکات و ئەو کەسانەشی کە وەکو خۆی ئاماژەی پێکرد ئەوانشی کە با بڵێن خاتوونەکانی ماڵەوەن بە شێوازێکی زۆر باش ڕاهێنانی تایبەتیان پێ ئەکرێت ڕاستەگەر بەس خواردنی کوردەواریش ئامادە بکات یاخود کاری دەستیش بکات چۆن بتوانێت بە شێوازێکی زۆر باش بازارێکی تایبەت بۆ شوێنەکەی خۆی دابین بکات سلااو لێ بێتۆم کاتت باش بێت بەڕێستان کۆمەڵی هەنگاوانانی کوردستانیش لەم فستیڤاڵەیە بەشێکی گرنگن پێمان بڵێ ئەمساڵ هەنگوین چۆنا کەمی نەکردووە و بە شێوازێکی سروشتیژ وەکو ساڵانی پێشوو نمایشیەکە سەرتا بەخێر بێن ئەمساڵ بڵێ دەهنگەوان ئێستا لێرە بەشداری کردووە بە بەرهەمەکانیان بەڵام بەداخەوە ئەم ساڵەکە بەرهەممان زۆر کەم بوو لە چاو ساڵی پارە ئەتوانم بڵێم یەک لەسەر چواری پار بەرهەممان نەبووە بەهۆی کەشوهەوە ئاو هەواوە گۆڕانکاری کەشوهەواوە ئەمساڵ بەرهەم زۆر کەم بوو بەڵام لەگەڵیا پورەی هەنگ هەبوو باش بوو ئێستا ئێمە بە بەرهەمەکانی چەند شوێنێک قەندیل و شارباژەر و پێنجوێن لێرە بەشداریمان کردووە و بێجگە بە بەرهەمی هەنگوین بە بەرهەمەکانی تری هەنگ کە بریتە لە هەڵاڵەی گۆڵ لە بەرەمێ و لە مێو و بە جۆری هەنگوینی تر وەکو شەمەترینکەوانە بەشداریمان کردووە لەم فستیڤاڵەدا زۆر باشە دەست خۆش بێت چ پامێکت هەیە لەسەر بەڕێوەچوونی ئەم فستیڤاڵە یاخود هەفتە بازاری فستیڤاڵی پاییزە ئەم یەکشت هەیە لێرە تا ئەستا خەڵک نەیزانیوە ئەگەر ئەمە بکرێ بە شتێکی هەفتە بازار خەڵک بزانێت کە لێرە هەیە بۆ بەرهەمە ناوخۆیەکان لێرە ساغ بکرێتەوە یعنی یاد بۆ ڕۆژە گودوان نەبێ بەڵام یەکشتی هەیە ئێرە ڕەشەبایەکی هەیە ئەم هینە زۆر زەرەر و زیان ئەوانە ینی جار نییە زەرەیەک نییە لە شوشە ئەشکێشت ئەکەوێتە خوارەوە لە ڕەشەباکەی بەڵام ئەم هەفتە بازارە ئەگەر لە شوێنێکی وەسەترا بێ باشترە یا لە کارگەی جگەرە یاخود لە پارکی ئازادی ئەوێ باشترە تا ئێرە بەهۆی ڕەشەباوە ئەگینا ئێرە زۆر باشە بەڵام ئێرە تۆزە دووری هەیە و ئەشتوانێ ئەوانە ئێواران بێن بۆ گەشت لێرە لە پارکی ئازادی و بشتوانن شتە پێداویستەکانی خۆیان لێرە بکڕن زۆر سپاس بۆ وتەکانت سپاس بۆ جەنابتان با بچینە لای زۆرێک لە خاوەنکارەکان کە لێرە هەندێک لە بەرهەمەکانی خۆیان نمایش کردووە مامەگیان سلااو لێ بێت پێم بڵێ زۆر سپاس هەنگوینەکانی ئێوە چیتان لێرە نمایش کردووە بۆ بەرچاوڕوونی زیاتری هاوڵاتیان جۆری هەنگوینەکانمان بۆ باسکەن بەخێر بێن ئەمە زۆر سوپاسی کۆمەڵی کوردستانی سەوزەکەین بەڕێخستنی ئەم فستیڤاڵە جوانە کە کۆمەڵی هەنگەوانانیش بەشێک چەند کەپرێشی بڵین وەرگرتووە من وەکو هەنگەوانێکی ئەندامی ئەم کۆمەڵی دەڤەری خۆشناوەتی هاتون بەشداری بکەم لەم فستیڤاڵە بە دوو جۆر هەنجوینی ناوچەی شاخاوی خۆشناوەتی و کوێستانەکانی باڵەکایەتی و بەرهەمێکی سروشتی تاو سروشتیە لە وڵاتی خۆمان و داوا لە هاوڵاتیان شەکەین کەوە ڕاستەو خۆ هەنگەوانەکان بەرهەمیان هەیە بەرهەمێکی زۆر پاک و بێگەرد و بێغەل و غەش وەکو هەنجوانین کە هەنە لە بازارەکان و بەغەل و غەشەوە دێن ئەدەست بە هاوڵاتیەکان و ئەو غەل و غەشەی کە لە دەرەوەدا دێ و تەبعاً سەری ئێمە شەگرێتەوە وەکو هەنگەوان کە متمانە نامێنێ لای خەڵکی و بۆ گەڕانەوەی متوانە و سوودمەند بن ئەو هاوڵاتیانە ئەوانەی کە حەزیان لە هەنجوینە و کڕیارن کە ڕاستەوخۆ لە هەنگاوانەکان بکڕن کە هەنجوینەشی پاک و بێگرد و بێغەڵ و غەش ئەگا بەدەستیان سپاس بۆ وتەکانت بەڵێ بە خۆشحاڵیە ئەوەی کە هەیە لێرە ژمارەیەکی باش لە
هەنگەوانان لێرە ئامادەن و خۆیان بە دەستی خۆیان وکو ئاماژەیان پێکرد زۆر بە شێوازێکی سروشتی هەنگوینەکەیان بەرهەم هێناوە بۆی هیچ غەڵ و خەشێکیشی تیانە بێت سڵاوتان لێ بێتم کاتتان باش بێ پێمان بڵێ ئێستاش زۆر سپاس بۆ ئەوەی هەنگوینی ساخ یاخود لەگەڵ هەنگوینیەکە کە زۆر شەکریتیا بێ ئەمە چۆن جیاکاری بکەین ڕاستان پرسیارە زۆر دووبارە بێتەوە بەڵام تۆ بەڕێزت خۆت زیاتر بە شێوازێکی سروشتی بەرهەمت هێناوە هاوڵاتیان چۆن ئەوە بزانن پێشێکی بەخێر بێن یاخۆ سەرچاوم مەسلەی هەنگوین چووکە شتێکی زۆر حساسە و خەڵکیش متمانەیەکی زۆر کەمی ماوە هەنگوین بە دوو ڕێگا توانین یەکلایکینەوە یەکەمیان مختبەرە کە 100% بۆ یەکلایەکاتەوە ڕێژەکانە بۆ دیارەکە دووهەمیش ئەو سەرچاوەیە ئەو هەنگەوانەی کە تۆ لە دەستی وەریەگری تا چەندێک جێگەی متمانێ باشە ئەمە یەک دووەمیش ئێمە وەکو ئەندامی کۆمەڵی هەنگەوانان لەم پێشانگایانە کە بەشداریەکەین ساڵانە بەس بۆمانە کە بەرهەمەکانی خۆمان بە خەڵک بناسیین ڕاستەکۆ لە دەستی ئەمە ئەوەی کە هەشە ئێستا ئێمە ئەم هەنگوینانەی کە بەشداریمان پێکردو هەمووی منتیقەی شارباژێرە هەنگوینێکی خۆڵاسە و یعنی شتێکی ساغ و تەندروست چی بۆ خۆمانەی خۆین هەر ئەوەیە کە ئین بە خەڵک زۆر سپاس بۆ وتەکانت بەڵێ خۆشحاڵیەوە ئەوەی کە هەیە لێرە هەنگوینی سروشتی لەم هەبتە بازاڕە بوونی هەیە و لە هەمان کاتە و لە هەمان کاتە ئەگەر هاوکارم وێنەکانتان بۆ بگوازێتەوە لە کۆشکەکانی ئەو بەریش هەندێک لە خواردنی کوردەواری نمایش ئەکرێت و هەندێک لە بەرهەمی وشکش بوونی هەیە هەندێک لە میوەکانیش هەناریش کە ئێستا کاتی هەیە لێرە نمایشەکرێت ئەمە تەواوی زانیاریەکان بوو کە بۆ ئێوە بۆ تەواوی بینەرانم گواستەوە فەرموو دەستی خۆش بێتەرزە سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە بتوانن لە پارکی هەواری شارە و هاوڵاتیە بەڕێزانەی کە هاتوون لەوێ بتوانن ئەو هەنگوینانەی کە هەیەە ئەو کەلوپەل و خواردەمەنی خۆماڵیانەی کە هەیەە بتوانن لێ بە شێوازی لە شێوازەکان هەم بە هاوڵاتیانی بفرۆشن و سوودمەند بن و لە هەمان کاتیشا بتوانین بەربوومی ناوخۆی زیاتر گرنگی پێ بدرێت.